با باز لە نزای بەیانیان بکەین. ئەم نزایە سێ بەش لەخۆگرێت. با یەکەم بەشی وەرگرین و یەکەم بەش بریتیە لە أصبحنا وأصبح الملك لله والحمد لله لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. باشا واتوانين بكين بنو بشيشو أصبحنا وأصبح الملك لله والحمد لله إن جادوا سيشتمان هي لريزي دوما لا إله إلا الله وحده لا شريك له وكوتا سيدانيان له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ئەتوانیت بە هەر شێوازێک بێت لەبەری بکەیت. ئەمە هەر تەنیا بەرچاوڕۆنیەکی لەبەرکردنە ئەگینا سونەت نییە کە بەم شێوەیە لەسەر پەنجە بیکەیت، بەڵام ئەوە بەرچاوڕۆنیەکە بۆ لەبەرکردن. زۆر باشە، با نزاکە بەش بەش وەرگرین. أصبحنا وأصبح الملك لله والحمد لله. ئێمە لە خەو هەستاین. چییە؟ ئێمە لە خەو هەستاین، هەروەها تەواوی مڵک و دەسەڵات لە خەو هەستان بۆ خۆی پەروەردگار و تەواوی سپاس و ستایشەکان بۆ خۆی پەروەردگارە. کەوایە با بە یەکەم دانە دەست پێ بکەین. ئەسبەحنا واتە ئێمە لە خەو هەستاین و ئەسبەحە هەروەها لە خەو هەستا و واتە هەروەها ئەسبەحە لە خەو هەستا، ئەو لە خەو هەستا یان کێ لە خەو هەستا؟ الملک و تەواوی مڵک و دەسەڵات. مڵک واتە مڵک و دەسەڵاتی خۆی پەروەردگار هەموو گەردوون. ئەسبەح الملک لله بۆ خۆی پەروەردگار. پەیامەکە لێرەیە ئەوەیە ئێمە لە خەو هەستاین لە دوای خەوێکی هێمن بە بەفەرداری و ئاسوودەیی سەرڕای هەموو ئەو شتانەی کە ڕەنگە ڕوویان نابێت لە کاتی خەوە قوڵەکەمانە. پاشان ئێمە ئاڵێن ئەسبەحنا و ئەسبەح الملک لله، ئێمە هی خۆی پەروەردگارین و لە ڕاستیە تەواوی مڵک و دەسەڵات و گەردوون بە هەمان شێوەی خۆی پەروەردگارە. هەرچەنە لای ئێمە وا دیارە کە هەنێک کەس دەستیان گرتووە بەسەر بەشێکی زۆر بچووکیە مڵک و دەسەڵاتە گەورەیە. ئێمە ڕۆژەکەمان دەست پێیەکەین بە پلانی ئەنجامانی کۆمەڵێک شتی دیاریکراو. هەنێک جار ئەترسین لە ئەگەری کۆسپ و ڕێگریەکان لەلایەن کەسانی خراپەوە، بەڵام پێویستە لە بیرمان بێت کە تەواوی هەموو گەردوون خۆی پەروەردگار خاوەنیەتی و بە پێویستی ئەو هیچ کەسێک ناتوانێت بدوەستێنێت و ڕێگریت لێ بکات. وشەکانی کۆتایی بریتین لە والحەمد لله. حەمد دوو مانای هەیە، مانای یەکەم ستایشە و مانای دووەم سپاسە. کەوایە بە ئەم دوو وشەیە پێکەوە لە یەک گوشە و مانایە باس بکەین. مانای یەکەم تەواوی هەموو ستایشەکان بۆ خۆی پەروەردگارە کە ڕۆژی دروست کردووە، هەروەها شەو خۆری دروست کردووە، هەروەها مانگ و بەیانی دروست کردووە، هەروەها ئێوارە هەر بۆ ئێستایش یەکەین. تەواوی هەموو سپاسەکان بۆ خۆی پەروەردگار کە خەوێکی هێمنمان پێبەخشێت لە شەوانە و جێگەنووسنێکی ئاسوودەی دابین کردووە و کەشێکی ئارام بۆ خەوتن و ڕێکخستنێکی بنیاد ناوە تاوەکو بەیانیان بە سەلامەتی هەڵماسێنێت لە خەو.